أعوذ بالله من الشيطان الرجيم بسم الله الرحمن الرحيم. بناوی خدای بەخشندەی میهرەبان، سپاس و ستایش بۆ پەروەردگاری جیهانیان. درود و سەڵاوات لەسەر باشترینی پێغەمبەران، سەروەرمان محەممەدی کوڕی عەبدوڵڵاه صلی الله عليه وسلم، هەروەها لەسەر بنەماڵە و هاوڵەکانی و لەسەر هەموو ئەوانەی شوێن سونەتەکەی دەکەون و ڕێبازەکەی دەگرن تا ئەو ڕۆژەی کە هیچ سەروەت و سامان و منداڵێک سوودی بۆ کەس نییە جگە لەو کەسانەی کە بە دڵێکی ساغەوە دێنە لای خوددا. پاشان ئێمە ئەمڕۆ لە گەڕەکی سای و لە شاری ئابادا لە ویلایەتی ئۆیۆ لە وڵاتی نەیجیریا بۆکردنەوەی مزگەوتی وەیس القەڕەنی کۆبووینەتەوە. لە خودای گەورە داواکارین پاداشتی وەیس و ئێمەش بداتەوە. ئامین. و داوای لێ دەکەین ماڵێکی بۆ دروست بکات لە بەهەشدا، چونکە پێغەمبەر سەلامی خوای لەسەر بێت فەرموویەتی هەر کەسێک لە دنیادا ماڵێک بۆ خوددا دروست بکات، خوددا ماڵێکی بۆ دروست دەکات لە بەهەشدا. کەواتە لە خوای بەرز داوا دەکەین ماڵێک لە بەهەشت بۆ وەیس القەڕەنی دروست بکات. هەروەها سپاسی دەستگای خێرخوازی بەخشین لقی نەیجیریا دەکەین. ونشكر كذلك مؤسسة بخشين الخيرية فرع نيجيريا على تنفيذ هذا المشروع بإشراف سعادة الأستاذ الدكتور عبد الرشيد أولاتوجي عبد السلام کە ئەم پرۆژەیان جێبەجێ کرد بە سەرپەرشتی بەڕێز دکتۆر عەبدوڕەشید. داواکارین لە خوای مەزن کە بە باشترین پاداشتی دامەزراوەی بەخشین بداتەوە و کار ئاسانیان بۆ بکات لە هەموو ناخۆشیەکانیان و لە هەموو ناڕەحەتیەک دەربازیان بکات. ئامین. ئینشاء الله تۆزێکی تر ئەم مزگەوتە گەورەیە دەکەینەوە. هەروەها ئەمڕۆ ئامادەی کردنەوەکە بوون هەر یەک لە دکتۆر عەبدوڕەشید ڕەئوف بە خێرهاتنتان دەکەین. هەروەها جەنابی پارێزگار شێخ عەبدولجەلیل ئەحمەد تیجانی کە لەگەڵمانە بۆ کردنەوەی ئەم مزگەوتە. لەبەر ئەوەی ئەم مزگەوتە کەوتۆتە ناوچەیەکی زۆر گرنگەوە و خەڵکی گەڕەکەکەش لە مێژە چاوەڕی پرۆژەیەکی خێرخوازی لەو شێوەیەن. سپاس بۆ خوای گەورە ئەم ئاواتە بە بەخشندەیی خێرخوازان و وەیس القەڕەنی هاتە دی. داواکارین لە خودای گەورە پاداشتەکەی بەنسیب بکات. ئامین. چونکە خوددا سوبحانەه و تەعالا پاداشتی چاکەکاران بە فیڕۆ نادات. تۆزێکی تر دەچینە دەرگای سەرەکی مزگەوتەکە بۆ بڕینی شریتەکە. جەنابی پارێزگار شریتەکە دەبڕێت بە فەرمی ئەم مزگەوتە گەورەیە دەکاتەوە. پاشان ئینشاء الله پاش نیوەڕۆ نوێژی عەسر بە جەماعەت دەکەین. دوای نوێژی عەسر بەرنامەیەکی سادەی پەروەردەیی و هۆشیاریمان دەبێت. ئینشاء الله پێش کۆتایی هاتن بە بەرنامەکە لە خوای گەورە داواکارین بە باشترین پاداشتی هەمووان بداتەوە. ئامین. سپاس. ئێستا بەرەو دەرگای سەرەکی مزگەوت دەڕۆین. تکایە لەگەڵمان وەرن. والصلاة والسلام على رسول الله. نحن في هذه اللحظة المباركة نقوم بافتتاح هذا المشروع العملاق وعبارة عن المسجد الجامع لفضيلة الشيخ ويس القرني وبتنفيذ مؤسسة بخشين الخيرية. ونسأل الله سبحانه وتعالى أن يجعل هذا الأعمال عملا متقبلا وأن يرسل لهم الثواب في الدنيا والآخرة وأن يقبل للجميع صالح الأعمال إنه ولي ذلك وهو نعم المولى ونعم النصير. بسم الله وعلى بركة الله. الله. والآن إن شاء الله تعالى ندخل المسجد. نعم ندخل المسجد وهذا هو المسجد ولله الحمد ويتسع به 400 مصل ومصلية بإذن الله تعالى. الآن يقيمون الصلاة لأداء صلاة العصر جماعة بإذن الله تعالى. الله أكبر الله أكبر لا الله أكبر. سمع الله لمن حمده. الله أكبر.
السلام عليكم ورحمة الله. السلام عليكم ورحمة الله. في هذا اليوم المبارك نقف جميعا في لحظة تاريخية عظيمة لنشهد افتتاح هذا المسجد الجديد، بيت الله الذي سيرفع فيه الأذان وتقام فيه الصلاة وتلقى وتتلى فيه آيات الذكر الحكيم، ويكون منارة للعلم والإيمان. بەناوی خۆی گەورە میهرەبان، سڵاو لە بەڕێستان، سڵاو لە بینەرانی بەڕێز. ئێمە لە دەستگای خێرخوازی بەخشین لە درێژەی کار و پرۆژە و چالاکیەکانمان لە وڵاتی ئەفریقیا هەڵساوین بە دروستکردنی چەندین مزگەوت لەم ماوەی دواییدا کە خۆشبەختانە ڕۆڵ و کاریگەری خۆی هەبووە لە دینداری و ئیسلامەتی لە وڵاتانی ئەفریقیا. دیارە مزگەوت ئێمە کاتێککە ئەمانەیە دروستی بکەین لە هەر شوێنێک سەرەتا توێژینەوەیەکەکەین بۆ شوێنەکە لە ڕووی بوونی زەوی، لە ڕووی ژمارەی دانیشتوان، لە ڕووی ڕێژەی نوێش خوێنان، هەموو ئەمانە لێکە دەینەوە پاشان بڕیاە دەین بە دروستکردنی مزگەوتەکە لە ڕێی خێرخوازانەوە. و مزگەوتەکانیش کاتێککە ئێمە دروستیانەکەین دیارە چەند جۆرێکی هەیە. هەر خێرخوازێک کە بیاوێ مزگەوت دروست بکە ئێمە لە خزمەتی ئابین، جاری وا هەیە زەویەکە دابین کراوە، ئێمە تەنها بیناکەی لەسەر دروستەکەین، جاری وایە زەویەکەشی بۆ ئەکڕین، چونکە گەر زەویەکە نەکڕین دوجار حکوومەتی ئەو وڵاتە بۆی هەیە دەست بگرێ بەسەریا، بۆ ئێمە هەندێک لە مزگەوتەکان زەویەکانیان بۆ ئەکڕین، بیری ارتیوازیان بۆ هەڵەکەنین و هەندێکیان خانووی پێشنوێژیشی تیا دروست دەکەین بۆی ئەو پێشنوێژە بەردەوام لە مزگەوت و لە جەماعەتەکانە حازر بێ. و ئەمانە تەڵەن هەرێکە بۆ خۆی نرخی جیاوازی هەیە، بەڵام بەراورد بە ناوخۆی کوردستان و شوێنەکانی تر بە دڵنیاییەوە هەرزانتر ئەکەوێت لەوێ. پرۆژەی دروستکردنی مزگەوت لە وڵاتی ئەفریقیا یەکێک لە پرۆژە زەروریەکان و زۆر پێداویستیەکان بۆ ئەو وڵاتە. لەبەرەوەی لە وڵاتە ڕاستە قورئان پێویستە، قورئانکردنێکی زۆر ئەو خەڵکە بێ قورئان، بەڵام ئەگەر مزگەوت نەبێ شوێنێکیش نییە قورئانی تیا تەوزیعکرێ، شوێنێکیش نییە قورئانی تیا بخوێنرێ. لەبەرەوە دروستکردنی مزگەوت لە پێشتر لە پرۆژەی قورئان. لەبەرەوە پرۆژەی دروستکردنی مزگەوت هەم لە هەمان کاتە خۆی پرۆژەی گرنگە و زەرورە و پێداویستیەکە بۆ ئەو خەڵکە، هەم لەگەڵ هەموو پرۆژەی مزگەوتی شەکە مزگەوت دروستەکەین بیرێکیش لێ دەدەین بۆ مزگەوتەکە، لە بەردەم مزگەوتەکە بیرێ لێ دەدەین، یعنی دروستکردنی مزگەوت واتە دروستکردنی لێدانی بیریش. ئەو منتیقەیە و مزگەوتەکە هەمیان ئیسفادە لە سەرچاوی ئەو بیرە ئەکەن و دوو مشکلیان لێ کاتە بۆ حلە بێ. لەگەڵ ئەوەشە مەسەلەی حوجریان هەیە، ئەوان کێشەی گەورەی قوتابیانی ئەوێ، کێشەی گەورەی ئەوان پێڵەن خەلوال حوجرەکانیان. ئەو خەلوانی کە لەوێ هەیە ئەو حوجرانە حوجرەیەکە نازام لای ئێمە بێ لەوانێ بڵێم بۆ نیو سعاتیش کەس ئیدارە نەکاتیایە، لەوێ مناڵانێکی زۆر تایە ئەخەون، مناڵانێکی زۆر تایە ئەژین، لەبەرەوەی ژێریان هەر خۆڵە سەریان چینکۆیە لە بەو گەرمایە چووگە نە ئامێرێکی سارکەرەوەی تایە نە هیچ شتێکی تایە. لەبەرەوە زۆر زەرورە کە مزگەوت ئەو دەورەشان بۆ بینێ مزگەوت دروست کرێ لەوێ بۆ هەم بۆ شوێنی نوێژکردن و تەوزیعکردنی قورئان، هەم بۆ شوێنی پەروەردە و شوێنی حوجرەکان بگرێتەوە و دەرز و دەوری قورئان و ئاینی تیا بخوێنرێت. لەبەرەوە ئەوەی کە ئێمە وەکو واقعی وەکو مەیدانی کە سەردانی ئەو شوێنانەمان کردووە، بە تایبەتی هەنێ شوێن لە کاتی بانگدانە سەیرمانەکەت گەنجەکان و خەڵکەکان یەن لە کۆڵانەکە حەسی ڕاخەن و نوێژەکەن، بۆ لە ناو بازارەکە هاتن هەرێکە و بەرماڵان داخست و نوێژیانەکە لە کۆڵانەکەن هاتە دەرو نوێژیانەکەن. بۆچی وایە؟ لەبەری مزگەوتیان نەبوو، زۆر تامەزۆری ئەو بوون کە مزگەوتیان بۆ دروستکرێ. ئێمەش لەخوا بەزیابێ لێرەوە کە پرۆژەکانمان ئەنجامدا لەوەیەکێ لەو مزگەوتانی کە لەوێ بە تەختە دروستیان کردو، هەر بە
لای خۆمان ئەڵی تەختەی سێ و کۆمەڵ تەختە دروستیان کرد و باەک ئەیتوانی بیرڕوخێنە باشی بەقووەت بەڵام ئەوان ئامادە بوون جەماعەتی تیا بکەن و نوێژی تیا بکەن نە ئاوی هەبوو نە شۆین دەستنوێژی هەبوو نەیشە تەنها بە چەند تەختێنرا و بەیەکەوە بەڵام دڵیان پێی خۆش بوو ئەو ئاوەدانیە هاتن لەو مزگەوتان نوێژیان نەکرد و جەماعەتیان نەکرد زۆر دڵیان پێی خۆش بوو سوپاس بۆ خێرخوازانیش هاتن بەردەمان ئەو مزگەوتمان بۆ دروستکردن بەڵام ئێمە وەکو مەیدانی چونتە ئەوێ بەڕاستی کاریگەری مزگەوت بۆ ئەوێ زۆر زەرورە وەکو لە نزیکەوە لەوێ سەردانی زانکۆ و حجرە و مەحەدەکان ئێوەمانکرد و سێرمانکرد زۆر لەبارە زۆر مامۆستای ئاینیان پێگەیانەوە زۆر زانان هەیە خەڵکێکی باشیان هەیە کە مزگەوت دروستکرا ببن بە ئیمام لەوێ پێشنوێژی بکەن بەڵام تەنها کێشەکان نەبوونی مزگەوتەکەی مزگەوتەکە قەڵایەکە لەوێ دەوری کۆمەڵە شتیان بۆ ئەبینێ هەم وەکو نوێژکردن هەموەکو حجرە هەموەکو بیری ئاوەکەش لەوێ هەم شوێنی تەوزیکردنی قورئانیشە بەڵام ئەگەر مزگەوتەکە نەبێ قورئان تەوزیکردن و کۆمەڵە شتێکی تر دیسانەوە بێتە نوقسانی یعنی وەکو وایە کارێکت بە نوقسانی جێهێشت بێت لەبەرەوە زەرورێتە زۆر کە ئێمە بتوانین لەو ئاوەدانیانی کە مزگەوتیان نیە مزگەوتیان بۆ دروستکەین. أعوذ بالله من الشيطان الرجيم بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين بناوی خدای بەخشندەی میهرەبان سپاس و ستایش بۆ پەروەردگاری جیهانیان درود و سەڵاوات لەسەر پێغەمبەرمان محەممەد صلی الله عليه وسلم و خانەوادەی و هاوڵانی و هەموو ئەو کەسانەی کە شوێن سونەتەکەی دەکەون و پابندن بە ڕێبازەکەیەوە تا ڕۆژی قیامەت. ئێمە ئەمڕۆ لە گەڕێکێکی شاری سایۆ لە وڵاتی نەیجیریا ئەم بیرە ئیتیوازیە دەکەینەوە کە لەلایەن خوشکی ئەزیزمان عائیشە حسێن مەحموود تێچوەکەی گیراوەتە ئەستۆ. داواکارین لە خودای گەورە لە شوێنی ئێمە پاداشتی تەواوی بداتەوە. ئامین. پێغەمبەر صلی الله عليه وسلم دەفەرمێت باشترین خێر بەخشینی ئاوە بۆ خواردنەوە. خودایە هەموو سپاس و ستایشێک بۆ تۆیە کە ئاسانکاریت کردووە بۆ بەندەکانت تا کاری چاکە بکەن و سپاس و ستایشێک بۆ تۆیە کە هیدایەتت داوین بۆ پابندبوونی دینەکەت. خوایە گیان لەم ساتە پڕبەختەوەرەدا ڕوو لە تۆ دەکەین و داوا دەکەین ئەم کارە حەق و پڕبەرەکەتە لە ئێمە و لە خوشکی بەخشندەمان عائیشە حسێن مەحموود قبول بکەیت. خودایە هەڵکەندنی ئەم بیرە لە مزگەوتی وەیسڵ قەڕانی بکە بە خێرێکی بەردەوام بۆی تا قیامەت. خودایە هەر دڵۆ پێک ئاو کە لێی دەردەچێت بیکەیتە ڕەحمەت و ڕووناچی بۆی لە گۆڕەکەیدا و پلەی بەرز بکەیتەوە لای خۆت و ڕزگاری بکەیت لە گەرمەی ڕۆژی قیامەت. خوایە گیان بەدەستی پێغەمبەرەکەت محەممەد صلی الله عليه وسلم تینوێتی بشکێنە کە دوای ئەوە جارێکی تر تینووی نەبێتەوە هەروەک چۆن تینوێتی بەندەکان تیشکان بە ئاوی ئەو بیرە. خوایە گیان ئەم بیرە بکە بە قەڵغانێک بۆی لە ئاگر و بۆی بکە بە دەرگایەک لە دەرگاکانی بەهەشت. خوایە گیان بیجەڕە لەو کەسانەی کە لە قیامەتدا پێیان دەوترێت بخۆن و بخۆنەوە و ئافێتتان بێت لە پاداشتی ئەو کارانەی لە ڕابردوودا کردوتانە. خودایە بیکە بە یەکێک لەوانەی کە بە خێر دەورە دراون وەکو هەور. خوایە گیان پاداشتی بدەیتەوە بەرامبەر هەر نوێژێک کە لەم مزگەوتەدا دەکرێت بۆ هەر دوعایەک کە لە ناو ئەم مزگەوتەدا بەرز دەکرێتەوە بۆ هەر کەسێک کە کوڕنوش دەبات و سوژدە دەبات و نوێژ دەکات بۆ هەر ڕێبوارێک کە لەم ئاوە دەخواتەوە هەروەها بۆ هەر کەسێکی کەم دەرامەت بەهۆیەوە تینوێتی دەشکێت. خوایە گیان بەرەکەت بخە تەمەنی و سەروەت و سامانی و خێزان و نەوەکانی. خوایە تەمەنی درێژی پێ ببەخشە لە گوێڕایاڵیتدا ژیانی بە چاکەم وەربکە و چێژی بینینی خۆتی بەنسیب بکە بەبێ هیچ نەهامەتیەکی زیان بەخش و تاقیکردنەوەیەکی سەر لێ شێوێنەر. خوایە گیان ئەم بیرە بکە بەمای ڕووناکی بۆ گۆڕەکەی و ئامڕازێکی سوود بەخش بۆی لە کاتی چاوپێکەوتنی لەگەڵ تۆدا بیکە بەشایەت حاڵێک بۆی لەو ڕۆژەی نەسامان و نەمنداڵ سوودی نابێت تەنها ئەو کەسانە نەبێت کە بە دڵێکی ساغەوە دێنە لای خوددا. خودایە لە خۆی و دایک و باوکی خۆش بە. برحمتك يا أرحم الراحمين. والآن
نفتح هذه البئر ونقول لكم جزاكم الله خيرا. سيستفيد من هذه البئر الارتوازية تقريبا 500 شخص إن شاء الله تعالى، لأن أهل الحي في أمس الحاجة إلى هذا الماء، ولله الحمد جاءهم الماء عن طريق عائشة. فالأخت الكريمة عائشة دیارە ئێمە هەر پرۆژەیەکەکەین لە هەر شوێنێک بە دیراسە ئەیکەین، بە دوای توێژینەوە ئەیکەین، گرنگی و ڕۆڵ و جەدوای ئەو پرۆژێ ئەبێ دیاری بکەین و لێرە لەگەڵ خێرخوازانی بەڕێزە قسە و باس و گفتوگۆ ئەکەین بە گوێرەی ئەوەی کە خێرخوازەکە ئەوێ لە ڕووی دیزاینەوە، لە ڕووی قەبارەی مزگەوتەکەەوە، لە ڕووی ئەو پێداویستیانەی کە پێی خۆشە لە مزگەوتەکە هەبێ. ئێمە مزگەوتیشمان دروست کردووە، لە بەرنامەمانە هەیە مزگەوتی تریش دروستکەین. هەندێک لە مزگەوتەکان شوێنی وانە خوێندنیشی تایە، هەندێکیان یعنی وەکو مەدارسی شەرعی، قوتابخانەی شەرعی لەوێ کە قوتابی دەرس ئەخوێنێ و شوێنی مانەوەی قوتابیەکانیشیمان بۆ دروست کردوون دیارە کە قوتابیەکان شەو ئەمێننەوە و وەک بەشە ناوخۆیی. بۆیە ئەمانە هەمووی کۆمەڵە بابەتێکن ئێمە بە گوێرەی پێویستی شوێنەکە بڕیارە دەین کە ئەم مزگەوتە پێویستەکە چۆنی بێ. ئێمە ئەزانین کە بارودۆخی ئەفریقا چۆنە لە ڕووی داراییەوە، لە ڕووی دینداری و لە ڕووی هەڵمەتی تەبشیری کە لەوێ هەیە بۆ گۆڕینی دیمۆگرافیای وڵاتەکان. بۆیە بەڕاستی جەخت لەوە ئەەکەینەوە کە پێویستمان بەوە هەیە مزگەوتی زیاتر دروست بکەین، مەدارسی شەرعی زیاتر دروست بکەین تا پەرە بدەین بە بانگەواز، بە کاری داعوی، کاری خوێندنی دروستی شەرعی. ئەمانە هەمووی کۆمەڵە خاڵێکن. بەڕاستی ئێمە توێژینەوەمان لەسەر کردووە، دوجار بڕیارمان داوە و ئەزانین ئەو شوێنانەی کە ئێمە کاری تیاکەین کوێیە و چییە، چونکە ئێمە نووسنگەی تایبەت بە خۆمان هەیە لە ئەفریقا، ئەو نیە لە ڕێی ڕێکخراوی ترەوە پرۆژەکانمان بکەین، لە ڕێی نووسنگەی فەرمی خۆمانەوە لە ئەفریقا ئەو بڕیارانە ئەدەین. بۆیە ئەخوازین کە خێرخوازان بێن بەدەم ئەم پرۆژە گەورەیەوە سەدەقەیەکی جاریە، خێرێکی نەبراوەیە، هەتا ئەو مزگەوتە نوێژی تیا بکرێ بە دڵنیاییەوە خێر بۆ ئەویش ئەنووسرێ و بە خێرێکی نەبراوە بۆی ئەنووسێ. مزگەوت لە ئەفریقا وەکو ئێمە لە نزیکەوە سەردانمان کرد، بەڕاستی مزگەوت مەبلەغیش کەمی تێ وەکو ئێرە نییە. هەموو خێرخوازێک دەتوانێت لەوێ مزگەوتێک دروستکە. مزگەوت لەوێ هەم کە مزگەوت دروستەکرێ بیریش لێ ئەدرێ ئیسفادە لە بیرەکەی ئەکەن خەڵکی ئەوێ، هەم وەکو حوجرە و وەکو شوێنی دەرسخوێندن و تەوزیعکردن و قورئان و دابەشکردنی قورئان دەورە بینێ، هەم شوێنێکە بەڕاستی لیژنەیان بۆ دروست کردووە لە هەموو مزگەوتەکانی لەوێ. لیژنەیەکیان هەیە بۆ چارەسەرکردنی مشکلەی ئەو خەڵکە، ئەو خەڵک ڕۆکەنە مزگەوت لەوێ هەر مشکلێکیانە بێ ڕۆکەنە مزگەوت لەوێ بۆ چارەسەرکردنی کێشەکانیان. یعنی مزگەوت قەڵایەکی چڕوپڕە بۆ چارەسەرکردنی کێشەی ئەو خەڵکە و بە یەکەوبەستنی ئەو خەڵکە و ئەو خەڵکەش بەڕاستی زۆر دیندارن. ئێمە سیرمانەکە بەو گەرمایە بەپێی پەتی لە مزگەوتێکی تەختەیە بێ ئاو هاتن ڕێڕێکی دوورەوە لەو مزگەوتانی نوێژیانە کرد، جەماعەتیانە کرد، لە هەر کۆڵانەکە بانگ بدرایە بەرماڵیان داخست و نوێژیانە کرد. یعنی مزگەوت بەلای ئەوانەوە بەلای ئێمەشەوە بەڕاستی قەڵایە، بەلای ئەوان هەمان دەورەکە بینێ کە وەختی خۆی مزگەوت لە حوجرەکان و مزگەوت لە کاتی خۆیان لای ئێمە دەوری مەدرسە و جامیعە و ئەکادیمیای بینیوە. لە ئەوەی بەڕاستی جێی باز بێ ئێمە لەوێ سەردانی زانکۆکانمان کە سەردانی چەند شوێنێکمانە کرد سەیرمانە کرد، لەوێ مامۆستاکی باشن، زاناکی باش پەروەردەکراون و هەن لەوێ بە عەرەبێکی باش قساکەن، لە عەرەبێکی باش تێگەن، ئاگای لە هەموو علومە شەرعیەکان هەیە. بەڵام تەنها کێشەیان نەبوونی مزگەوتەکەی. مزگەوت هەبێ ئیمام و پێشنێژیان حازرە، زانایان حازرە، زۆر خەڵکی ئەوێ تامەزرۆی دیندارین. يا أيها النبي جاهد الكفار والمنافقين واغلظ عليهم
ومأواهم جهنم وبئس المصير. ضرب الله مثلا للذين كفروا امرأة نوح وامرأة لوط كانتا تحت عبدين من عبادنا صالحين